خوای پەروەردیگار لە حەدیثێکی قودسیدا دەفەرمێت هەموو عەمەلی بەنی ئادەم لە بۆ خۆیت و پاداشتەکەی دەدرێتەوە و دیاری کراوە إلا الصوم إلا بروجوب نبات فإنه لي وأنا أجزي به أيش لبوا منه هرخون بعداش أكيد دموا الوابي غنبري خواد فرمد عليه الصلاة والسلام للصائم فرحتان أو كسيك وبروجوا دو خوشيها فرحتك خوشيك فرحة عند فطره كاتك وباشي ودكاتوا أو كسيك بروجي وباشي ودكات حسب خوشي زور دكات وكاتيش وفرحة عند لقاء ربه كاتك وذكرت لا إخوة پروردگار دزان خوشي كتند كواتا بروجي وبن لو أجل پاداشتانه كخوة پروردگار الدنيا دا دياري نكرديا لا آخر دا خوة پروردگار بو قري باشا وزوريه أجل پاداشته وكسانه داتوا ويا خوة پروردگار لصالح دا كصالح هجري صالح إسلامي نزيكي 355 روجه چەند ڕۆژێکی کەمی داناوە نزیکەی 30 ڕۆژێک کە ئینسان لەو ڕۆژەدا بەڕۆژوو بی خوای پەروەردگار دەفەرمێت ئەیاما معدودات چەند ڕۆژێکی کەمە بەڕۆژوو دەبی لەناو ئەم ڕۆژەشدا چەند کاتێکی کەم بەڕۆژوو دەبی لەوەشدا خوای پەروەردگار ئەگەر بێ و نەخۆش بی لە سەفەردا بی عوزرێکت هەبی منداڵ بی خوای پەروەردگار لەسەری لادای کەواتە لە ساڵێکدا چەند ڕۆژێکی کەم چەند کاتێکی کەم خوای پەروەردگار لەسەری فەرز کردووی کەوا بەڕۆژوو بی بۆ خوای پەروەردگار بۆیە ئەو ئەجرە زۆرەشی لە بۆ داناوە کە ئینسان ئەگەر بەڕۆژوو بی خوای پەروەردگار پاداشتەکەی لای خۆی دەداتەوە ئەجرێکی زۆر لەسەر ئەو عیبادەتە کەمە ڕەحمەتێکی خوای پەروەردگارە بۆ ئومەتە خوای پەروەردگار عمرێکی کەمی پێدابین بەڵام بە عیبادەتێکی کەمە دێکی زۆرمان پێدەدات ئەیاما معدودات چەند ڕۆژێکی کەمە بۆیە ئەو چەند ڕۆژە کەمە مەجاری تەقسیری تێدا نییە ئەگەر مخەسر بی تێدا پێ ڕاناگەی ئەم ڕەمەزانە لە تۆ بڕوات جارێکە ناگەڕێتەوە